کنسوڵی گشتی ئەمریکا بۆ دەستگای ستاندەرد و ژمارەیەک میدیای ئەهلی و ئازاد ئێوە کارێکی گەورە ئەنجام دەدەن و ئێمە پشتیوانتانی. کنسوڵی گشتی ئەمریکا و ژمارەیەک میدیای ئەهلی و ئازاد کۆبوونەوە و کاری میدیای ئەهلی و فشار و هێرشە ئەلیکترۆنیەکانی سەرمیدیا بابەتی سەرەکی دیدارەکە بوو. کنسوڵی گشتی ئەمریکا پشتیوانی خۆی بۆ میدیاکان ڕاگەیاند و هەوڵەکانی بەرز نرخاندن. لە ئۆفیسی سەرەکی کنسوڵخانەی گشتی ئەمریکا لە شاری هەولێر بەڕێوەبەر و سەرنووسەری ژمارەیەک لە میدیای ئەهلی و ئازاد کە نوێنەری دەستگای ستاندەرد ئامادەیی بوو لەگەڵ ڕۆبەرت بالادینۆ کنسوڵی گشتی ئەمریکا و شاندێکی بەشی سیاسی و پەیوەندیەکانی کنسوڵخانە کۆبوونەوە و بەوردی باسییان لە دۆخی میدیا لە هەرێمی کوردستان بەگشتی و میدیای ئەهلی و ئازاد بە تایبەت کرد. لەگەڵ ئەو ڕێگری و فشارانەی بۆ کاری میدیا دروست دەبن کە نوێترینیان فشار و هێرشی ئەلیکترۆنی سەرمیدیایە و بووەتە مەترسیەکی جددی لەسەر ئازادی ڕادەربڕین. ڕۆبەرت بالادینۆ وێڕای دەستخۆشی لە کاری میدیای ئەهلی و ئازاد لە هەرێمی کوردستان خۆشحاڵی خۆی دەربڕی بەو هەماهەنگیەی لە نێوان میدیا ئازاد و ئەهلیەکاندا دروست بووە و بەستایشەوە باسی لە کۆبوونەوە و بەیاننامەکانی مانجی ڕابردووی ئەو میدیایانە کرد و هۆکاری بانکێشتەکەشی جێڕایەوە بۆ کاریگەری ئەو هەماهەنگی و بەیاننامەیە کە بڵاو کرایەوە لەبارەی مەترسیەکانی سەرمیدیا و ئازادی ڕادەربڕین. لە بەشێکی دیدارەکەدا بەوردی باز لە چۆنێتی و جۆری ئەو هێرشە ئەلیکترۆنی و سایبەریانە کرا کە دەکرێنە سەرمیدیاکان و فشارەکان زیاد دەکەن. کنسوڵی گشتی سەرسوڕمانی خۆی نیشاندا بەبوونی ئەو هەموو فشارە سیاسی و مادی و ئەلیکترۆنیەی لەسەر میدیا هەیە و پشتیوانی خۆی وڵاتەکەی بۆ ئازادی میدیا دووپات کردەوە و بەڵێنی بەدواداچوونی بۆ گرفتەکان دایە بەرپرسانی میدیاکان. دیداری میدیا ئەهلی و ئازادەکان لەگەڵ کنسوڵی گشتی و شاندی کنسوڵخانە لە دوای کۆبوونەوەی بەرپرسانی میدیاکان هات لە مانجی ڕابردوودا کە لە شاری سلێمانی ئەنجام درا و تیایدا باز لە هێرشە ئەلیکترۆنیەکانی سەرمیدیاکان کرا کە دوای کۆبوونەوەکە تیمێکی هەماهەنگی پێکهێنرا و بەیاننامەیەک بۆ ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان و کنسوڵخانە و نوێنەرایەتی وڵاتان بڵاو کرایەوە کە تیایدا بەوردی مەترسی سەرمیدیاکان خرایەوە.